دڵی چیا لە نێو بەفر و باروت و ستەم پێشمەرگەیەک لەدایک بوو، پێشمەرگەیەک کە ئاشنا بە دەنگی زۆرداری، دڵی چەشنی پۆڵا و هاونشینی بێدادی، لە تەمی شەوە زەنگەکان بوو بە چرای ڕێ، لە سیم خارداری سنوورەکان بوو بە ڕێبواری سەداندێ، هەنگاو هەنگاو ڕێ دەپێوێ بۆ هاودەنگی لەگەڵ ئازارێکی بەسۆ، پێشمەرگە منداڵی ڕەنج و ئازار، ڕەگ و ڕیشەی خاکێکی هەژار، پێشمەرگە سوورترین ئاڵای هیوا لە باوەشی ڕەشەبادا، سوورترین چیرۆکی مێژوو لە دامێنی چیاکاندا، پێشمەرگە هەر هەنگاوێکی پڕ لە هیوا و هەر هەناسەیەکی پڕ لە ئەوینە، پێشمەرگە ئێستاش ئاسۆی ڕوونی چاوەڕوانی دایکانە، کانیاوی زۆڵاڵی گوندەکانە، گڕێی تووڕەیی شەڕی 24 ڕۆژەکانە، سێبەری وشەی سەر دیواری زیندانەکانە، سوێندی دادپەروەری و باوەڕی دڵەکانە، پێشمەرگە ئێستاش کێلی شکاوی تاڵە سوارەکەمانە و مانگی سووری جۆزەدانە. هاوڕێنی خۆشەویست، ئەمڕۆ ئێمە بۆ ئاوردانەوە لە مێژوویەکی پڕ لە شانازی پێشمەرگەکانی کۆمەڵە و ئازیزانی تر کە بە شێوەی جۆرا و جۆر ئەو بەرگەزێڕینەیان خوڵقاند لێرە کۆبووینێتەوە. ئەم مێژووە بەشێکە لە مێژووی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان و دەستپێکی ئاشکرابوونی ڕێکخراوێکی چەپ و سوسیالیست بە ناوی کۆمەڵە کە خەباتی گەلی چەوساوە و شۆڕشگێڕی کوردستانی گرێدا بە خەباتی ژنان و کرێکاران و جوتیاران و هەروەها خوێندکاران و ڕووناکبیران. ئەمشەو دەمانەوێت ئەم مێژووە کە قۆناغێکی زێڕینی خەباتی شۆڕشگێڕانەیە دژی دەسەڵاتی کۆنەپەرستی ئیسلامی، کۆمەڵگای پیاو سالار و سیستەمی ئاغا و دەرەبگایەتی و پڕ لە فیداکاری، بەرگری، هوشیاری و هاوپشتی لە ڕێگەی وێنەکانەوە ببینین و بەسەری بکەینەوە. پێشەموو شتێک بە خێرهاتنی تایبەتی هاوڕێ ئازیزمان هاوڕێ ستاری فەتحی دەکەین کە لە ڕێگای دوورەوە و بە دەستێکی پڕەوە هاتووە بۆ لامان، و هەروەها ئێوەی ئازیز زۆر بەخێر بێن و سپاستان دەکەین کە زەحمەتان کێشاوە و لەم کۆڕەدا بەشدار بوون. ئێوە کە زۆربەتان ئەو حەماسە گەورەتان خوڵقاندووە و بە ئێمەشتان ناساند. دەستی هەر هەمووتان بە گەرمی دەگوشین، ئێوە کۆڵەکەی ئەو مێژووە زێڕینەن و هەروەها شانازیتان پێوەکەین. هاوڕێستاری عزیز، ساڵانێکە زەحمەتی کێشاوە بۆ کۆکردنەوەی ئەرشیڤێکی گەورە لەو وێنە و فیلمانەی کە هین هاوڕێیانی پێشمەرگەیە کە بە خۆشحاڵیەوە ئەو ئەرشیڤە تەنانەت بۆ زانکۆکانی وڵاتی کەنەدا
سەرنج ڕاکێش بووە و پڕدەرسکەوت بوو و بوو بە فیلمێکی بەڵگەنامەیی یا ئەواتە مستەنەدێکی باش. هەر بۆیە ئێمەش هەوڵماندا کە ئەم ئەرشیڤە کە هاوڕێستار دواتر لەسەر وردەکاریەکانی زیاتر بۆ خۆی قسە دەکات لێرە نمایشی بکەین. بێگومان ئێمە تەنیا لە بەردەم تۆمار و وێنە و دکومنتدا نەوەستاوین، بەڵکو لە بەردەم ژیان، تێکۆشان، ئیرادە، ئامانج، خەون و برینەکانی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان و کۆمەڵەدا وەستاوین. بزوتنەوەیەک کە ساڵانێکە حەماسە دەخولقێنێت لە پشتی هەر وێنەیەکەوە هەزاران قسە و ژیان خۆی هەشارداوە. ئەو وێنانە لەگەڵماندا دەدوێن و چیرۆکی پڕ لە ژان و لە هەمان کاتدا پڕ لە شانازی کۆمەڵەمان پێ پیشانەدات. ئەو وێنانە ڕاستیدا ڕاستیەکانمان پێدەڵێت. عزیزان، بەرنامەکانی ئەم شۆمان بەم شێوە دەبێت سەرەتا بۆ ماوەی یەک خولەک بە پێوە دەوەستین و بۆ ڕێزگرتن لە فیداکاری و قارەمانیەتی هاوڕێیانی عزیزمان کە بۆ ڕزگاری خەڵکی کوردستان و بۆ ئازادی و یەکسانی و هەروەها سوسیالیزم گیانیان بەخت کرد چەپڵە لێ دەدەین. دواتر هاوڕێیان سانان و شاهۆ سرودێکمان بۆ یادی هاوڕێیانی گیانبەخت کردومان پێشکەش دەکەن. پاشان کورتە فیلمێک بڵاو دەبێتەوە، دواتر هاوڕێستار لەگەڵمان دەبێت تا لەسەر ئەو ئەرشیڤە کورتە باسێکمان پێشکەش بکات. دوای قسەکانی هاوڕێستار فیلمە بەڵگەنامەیەکە یا هەمان مستەنەدەکە نمایش دەکرێت. دواتر هاوڕێیان سانان و شاهۆ سرودێکی ترمان پێشکەش ئەکەن. بەشی دووهەم و کۆتایی بەرنامەکەی ئەم شەومان لەلایەن هاوڕێی عزیزمان کاکووریای ئەحمەدی پێشکەش دەکرێت کە ئێوەی عزیزیش دەتوانن لەوێدا قسە و باس بکەن و پرسیارەکانتان ئێرە بدەن.
ئێستش داواکەم لە ئێوەی عزیزان بەسەر پێوە بۆ ماوەی یەک خولەک بۆ یادی عزیزانی گیان باس کردومان یەک دەقات شەپڵە لێ بدەن. حەزەکەم من تۆزیای بەم قرار بوو حەدیقەتان نیم سەعاتی من قسەکەم بەڵام ئەو ڕفیقانەی کۆمیتێ بەرگوزاری و مراسمە تەسمیمیان کرد لەبەرەوەی کە وەختی زۆرتر بن بۆ ڕفیقانە گەر هەر کەسێ هەر پرسیارێکی بێ وەخت فرەتر ببینن بەوان من کورت و مختصر ئیشارەی دەکەم لەسەر دوو بەشە بەشێکی ئەوە کە ئەم ئارشیوە چووە دانشگا و چۆن دەوێ موزە و وەبایەکانی کریاگا بەشێکێکی لەسەر ئەو فیلمەیە کە دروستیان کردگا بەشی وەڵەکەی ڕۆژێک ئەو کامیر تەلەفۆنێکی بۆ کردم وتی لە کوردستان بووم چوینەوە خانمێک بەناو شەرزادی ئەرشەدی فیلمسازە و عەکاسە گەرەکێتی فیلمی دروستکا لەسەر ژنانی کۆمەڵە و لەسەر ژنانی قەندی ئێمە داوای بڕێ عەکس و فیلم شتەمان کردگا وتی کاسێ برایان وتی بچن ستار حەجیتان گەڕێکە ستارەیەتی پێتان گەڵا وتی کەی وەختە هەیە بین منیش وتم هەر وەختی بین لە خزمەتانم هاتن خۆی و هاوسەری شارزادەوە شتانم پێ بژمەوە هاوسەری کامیل شارزا مەجا خۆی شیرازیە کورد نییە بەڵام هەر لە زۆرە لە کوردستانی بۆ زۆر جەلاقەیە و زۆری تەواوی کارەکانی لەسەر ژنانی کوردستانە لەسەروان کارەکە دوایی هەرەوە خانمێکی عەکاس وتم عەکاس و فیلمسازەوی چیان لەگەڵ بوو بەناو شەرزادی ئەرشەدی خانمێتر ئۆستادی دانشگا بوو لە تاران معزوورم ناوی نابم ئەویش هاتبوون تەقریبان لە سەعاتی هەفتەی ئێوارەوە تا نزیکی 11 شەو چاویان لە عەکس و فیلم کرد تەواو نەبوو وتیانە چینەوە سۆزی شەو تینەوە سۆزی شەو هاتنەوە ئەو خانمێکی وتم ئۆستاد دانشگا بوو لە تاران هاتوو وتی بە کائەمیر من لە دوێشەوە لا بیرەوە کە حەیفە ئەم ئارشیوە لە دیوێکە زیندانی بکرێ دەستڕەسی بە هیچ شوێنێک نەبێ ئەمە تاریخێکە بەرحاڵ لە جنبێشی کوردستان بە تێبەن نەخشێکی کۆمەڵە بوویەتی حەدیقەت با لە اختیاری عەموم قەرار بگرێ کامیلیش هەر لە جواوە خانمەوەتی منیش بۆ خۆم لە دوێشەوە لە فکرێەوە بووم جا بۆەوە زۆر وەختان نەگرم هاتنە سەرەوە چەند جار ئۆستادی دانشگا و کەسایەکی مەسئولی بایەگانی ئارشیوی دانشگای تۆرۆنتۆن هاتن ماڵەوە ئارشیویانە دی داوایان کرد من بێم پیانیانی باوەڕکەن نەکەتێ بە 200,000 دۆلاریشم داوا کردایەیاندا ئەوە عاشقی بووم بیوەن چەندین جارێک وتیان پێم وتم هیچ شتێک تەسمیمم نەکردگا ئاخرین جارێکە کاگەمیر گوتی پێم وتم کامیر من بیرم لێ کردووەتەوە کەوتومەتە بیر هاوسایەکمان بوو کاگەحمەدی نەوبوو لەنەو خەڵکە پێیانەوە ئاحەباوە ئەو ڕۆژە مرد چراکەی خاموش بوو تە چراکەی ڕۆشن نەبووە تای سێچە منیش بیرم کردەوەتم خۆ من تاسە نامێنە منیش نەمام ئەم ئارشیوەم نە دەقێ وەگە و کاگە ئاحەباوەیە لێتێ منیش تەسمیم گرم ئارشیوە بنمە اختیاری دانشگای تۆرۆنتۆ و چوم ئەوان بەرەوە تۆزیایاندا ئەکسەری ئەو دانیشتوانێکی تاقیقەکەن تێن بە تێبەر لەسەر ملەتی کورد مەبارزەی ملەتی کورد تاقیقەکەن ئەتر لەباتەوەیکی ئۆستادی دانشگا تۆزیایان بۆ بەخۆیان مەراجعەکەن بە ئەسنادێکی مستەند کە بەدەستیانەوە بێ تەسمیم گیریا من تەسمیم کرد ئەو ئارشیویانە پێبەم دوایی لەنەو فیلمەکەشی احتیماڵی بی نیشانی با وەختێک ترتین ئەوە ئارشیوابن دووەمەکەشی
تێتە سەر مەسەلێ ئەو فیلمە ئیسە بۆ ڕەفیقانەکی واقعاً ئینتیزاریان هەیە یعنی ئەو تاریخی من حەسیبی کەم ئەم ئارشیوەیەکی من قسەم کرد لەسەری لە ساڵی 58 تا هەفتەی شەمسی خۆیان زۆربەی لەو ڕەفیقانەی کە من ئەزانم لەم ساڵانە دانیشتوون زۆربەیان لە من هەم پۆستی تەشکیلاتیان بانتر بووە هەم لە منیش زووتریش کۆمەڵە ئەگەر نەبوویتن دێرتر نەبوون خۆیان لە تەواوی ئەو سەحنانە ئەو نەخشی کە کۆمەڵە لە جنبشی کوردستانە بوویەتی ئینتیزاریان هەیە لەو فیلمە گشتی باس کرابێ من بۆ خۆم وتم ئەم فیلمەی سە 52 دقیقەیە بەڵام خودی فیلمبەرداری ئەو ئارشیوە 35 سەعاتە لە نۆ کەوتان و خەشەرەوە من باسم کردە چی هاتوۆتە بەرەو وەختی هاتکردنەوە فیلمە بەرحاڵ دروستیکە من بۆ خۆم پێم وتم من ئەگەر خۆم لەنەوە فیلمە نەبووم ناگەم پێتا چون زۆر خەڵک بووە کڵاوی ناوە سەرمان هاتکردنەوە فیلمیان لە کۆمەڵە فیلم یان ڕسترگە فیلمیان بردووە نێویان لە کۆمەڵە نەبردەوە من ئەم ئارشیوە بۆ شەرتە حازرم فیلمی لێ دروستکەم خۆم لە ناوی بووم تۆزا بم لەسەر تەواوی ئەو سەحنانە بەداخەوە ئەو خانمە بوو خۆی 2 ساڵی بووە ڕژیمی فاشیستی جمهوری ئیسلامی دایکیان ئەعدام کردووە هاتووە لە فەرانسە بووە هیچ معلوماتێکی ئەوات و بیژی لەسەر ملەتی کورد و جنبشی کوردستان و ئەوانە نەیبووە من پێم وابێ ئەگەر تێ کەسێکی کورد بوایە ئەو کاریە بکردایە ئەو فیلمە زۆر باشتر درۆزە بوو بەڵام وتم ئیسا هەر لەنەو خودی ئەو فیلمە ئێمە وتم ئەکسەری لەو ڕەفیقانەی سەیان بینم لێرە لە مەسئولین دەربانی تەشکیلاتی کۆمەڵە بوو نەخشیان بووە زەحمەتیان کێشاوە لە ناوی خۆیان بە چاوی خۆیان شتایەکیان دیوە من دانە بە دانە قسەم کردە لەگەڵەوە فیلم سازە پێم وتوە ڕاپێمایی شارەکانی کوردستان بە تەرەفی مەریوان چۆڵکردنی مەریوان ئوردوگەیەکانی دیران ئێواران کافوات هاتوۆتەوە لەحزە بە لەحزە ئەو گوزارشی لەگەڵ چەمران داوە بە بۆ خەڵکە لە ئوردوگەیەکانی میران بوون شەڕی 24 ڕۆژەی نۆرۆزی خوێناوی سنەیە تا تێتە ئەو ستونە لە زەماندری و کامیاران و قەرار و 28 مردادی 58 بلێ بچێ بۆ مەریوان لەوێ خەڵک بەریان دوایی ئەو ستونە هات بێت بۆ سنە لە گرێزە خەڵک چوو بەریان کرد تاتیتە سەر تەحەسونی یەکمانە بنکەکان شۆراکان کۆمەڵ ڕەسانی بە تورکمە سەحرا نەخشی ژنان لە جنبشی کوردستان تاتیتە ماڵوێرانکردن و نازانم ئاوارەگی دانە بە دانە تا شۆڕشی ساڵەکانی 48 و 46 و 47 معینیەکانی ئیسماعیل سەرزادەوانە تا جەنایەتایەکی ڕژیمی پەهلەوی ڕژیمی جمهوری ئیسلامی و تا سەدام و تا خلاصە ئەتاتورک و میگرێتە ئۆردوغا من ئەمانمە گشتی لەو فیلمە دانە باس کردە نەخشی دایکان ئەو دایکانە چی نەخشییان بووە لەو جونبێشە لە پێیکەوە بگرێت لە مناڵی پێشمەرگە بەکوێکردنەوە تا ئێرتیبات تا سەدارەکان جەمەوکردن دانە بەدانن تا ئەو دایکانە ئەگەر دایکی من شەهید دەبووم ئەو دایکانە چۆن گشتی هاتن لە شارسنەوە تاجە بڵیانە درۆزە کرد. شابێژم ئەترەوەیکی وتم ئەو ڕەفیقە قەدیمیانێکی خۆیان شاید بوون و خۆیان لەنەوە ماجراکا بوون من ئەمامە گشتی باس کردە بەڵام بەداخەوە ئەو فیلمە خۆەوە نییە بەڵام خراپیش نییە منی سەیژم ئەو فیلمە حەدەقە خراپ نییە بەڵام ئەگەر تێ کەسێکی کورد ئەو فیلمە دروستکردایە زۆر لەوە باشتر بێ خۆشبەختانە کەسێکەیە بانەیە خۆی فیلمسازە هەلە ئینگلیستانە قۆڵەقەرانمان داوە بۆ ماڵی نۆ فیلمێکی 2 سەعاتەی لێ دروستکات چوو من پێم وتون بۆ فیلمسازەوانە جای سەگەر وتم ئەو فیلمە جواوی گشتانی نەداوای سەمەزانم یەکی وە هەر ڕەفیقانەیسێ لە بەرچاوم ئەبۆ مریەم و تووبە یان کاحەمە و کانەسان وان هەر لێرە بۆ خۆیان زۆر سەحنایەکیان دیوە ئەو خەڵکانێکی ئەو تیکەی دەمی خۆیان نەکردەوە بۆ پێشمەرگە یارمەتیان نەکردین زەخمیانە شاردە و لیباسی پێشمەرگانە شۆر نازانم ئەمانە هەزاران لەمانە من باسم کردوون دانە بەدانە
بەڵام لەنەو ئەم فیلمە ئیسا گەشتاوی لێکن 52 دقیقە بە تەمان نەبین مەسەڵەن گشت ئەوانەیە تیاگەی بەڵام تناڵم چی بێژم پراستە جارێتر زۆر سپاس و مەمنون بۆ ئافریقا. وحدات ما في جاهل ما في ما في جاهل يعني مصامير أساس سامي تريان وسامي فاين لا يوجد من في تريد تمامه كل ذكاني تري وكذا سنا حج خیلی از راههای قدیم پیشمرگی کوماله بودن اکثر شبران رستاندن گفتن دوست داریم یه اکثر ما جزو آرشیو باشن حدود 14 مورد در ایران عکس برام آوردن کردستان که از این در رفتن اردوگاه کوماله برام عکس آوردن مجموعه‌ای که مثلا بعض عکس سالانه شامل بیشتر از 600 700 عکس یارو مثلا برام می‌فرستن که عکس برادر معین عکس خواهر معین عکس کیا لیستش رو توی آرشیو برای اینی که مشخصه عکس مال خودم نبوده یا بعداً هم عکسای دیگه خود تشکیلات به این داده 16 300 تا داره شماره 962 تا داره شماره 260 تا داره اینم 829 همه را توضیح داره اینم 300 تا عدد عموم 14 تا 15,000 عکس میشه کله پنج براوین محلول مدرسه هیچ امکاناتی ما نداریم نه کاش نه گروار نه کاشی که درست کاش بود نه نانی غذایی که نه لباسی که دیگر نبود هیچ دیگه نبود بیانی از چی بود کار کردن تحت ایوان جهاتی تا هیچ سرگردی تو نبود هیچ دیگه ما نداریم از 3 سالگی 4 سالگی کاری هم کردیم یعنی دست کنی هم کردیم مثلا نه خانیه بود تازه میبرسه و شوانی کاری شوانی هم کردیم و شوان مانده ساعته فی لو بشو که و بده حیوان تقریبا دوروری انقلاب هجرامو لدو کنشکی کلا دیگه خواهی هم یک منظور رو خوشگرد بود من تو ترانتش همیشه حمام لترانه بود مثلا حزمت تصویری که ملیه و آنه مثلا روشش چاکی که دیگه هم براسی دور خوشگرد بود اوی شبه بود من
هەڵسان ئەم دووربینە سەر ئەم دووربینە پلۆڤەرە ئەوەی کە تەمەن چووە نزیک بە 15-16 بەرەو تاران 90% کارگەرانی مەهاجر کارگەرانی کورتیا چوین بۆ تاران بۆ کرێکاری شوێنخانەکە باسی کوردیانە حەداقەن هەمخۆیەکی کوردیمان نەکرد لە پامان ئەیانزانی مەسەڵەن کوردی زۆرهای تریان لێ کردیانی وەک ملەتی کورد ڕەفیقێکم بوو سەرکارگەر بوو لە ماوە لەگەڵ 34 نەفەر هەڵسان بوو لە ماوەڵەوە تویشەوەچی بوو لە ئێستارەوە نگابانەکە هاتووتی میوان هاتوون ئیجازە ناڵە پێم بەری خوارەوە وسنەوە کارە ئیجازە ناڵە ئەوانی بێن و بێ دێرە ناوێک و شوورەتێکمان هەیە پێم بەری خوار یەکترە یەک دانە مشتم کێشا بە نەنویشتێ ئاسەڵانەکە لەوەکە حاڵزە ئاواتی 58 من چوو بێ ئەوەی سەساری بوو پێی کۆمەڵ زێرەدانا ومن مسؤوليتكم في القرار إلى أعضاء القضاء كان معروف بحث جدول الشرعي حينما أولين عكس پیشمەرگەرایەتی گرفتن زمستان 58 نافەرماندەری کارگوشواری پشت سەری کارگوشوار مام حافظ مامۆستا شاعرزادێ حوسەینی بودین از سەنابل مەریوان که مریوان عرضم با هم گرفتی با خشاستی که لنو جنبشی کردستان در حیبت لنو گرایشای درنهای چپا محبوب کرد کذب و اکثریشی محافظکانی حتی دفتردارکانی لو عبرانی کوملاوی سیکی لو بودتی حاضرم بردرسی راستم قرآن حاضرم بردرسی چپا کومونیستم دقیقاً 29 فروردین 59 جمهوری اسلامی خیلی شیرنا ایمیل مریوانا بود تنفذ نعلم چنو باوی آنش قبل سیکی کرد حتی پیشمرگه ته دعوی زۆر سپاس هاوڕێیانی خۆشەویست کە سەبر و حوسەڵەتان کرد بۆ هەوا گەرما لێرە دانیشتن و تا ئاخری دۆکومنتەکە لەگەڵمان بوون. ئێستش داواکەین لە هاوڕێیان کاکسانان و کاکشاهۆ سرودێکی ترمان پێشکەش بکەن.
ئێستاشتاواکەین لە بەشی تێکنیک فیلمی شۆرای مەکارەمی و قسەوباسەکانی شاهرزادی و موجا بڵاو بکەن بۆمان. Making of a militant archive that documents the Kurdish struggles in Iran in 1979 to 1990. Setar Faidi, known as Setar Abehang, a Kurdish Peshmerga turned photographer, has compiled a visual archive of photographs, audio and video recordings documenting the everyday life of Peshmergas in their struggle against the Iranian state and their grassroots actions in the Kurdish rural society after the 79 revolution. Koksatar is born in 1953 in the village of Abehang in Iranian Kurdistan, from which he borrowed his fighter name, Satar Abehang. Born in a large peasant family, he started working in the fields from early childhood. At the age of 14, he became a seasonal migrant worker on construction sites in Tehran. It is as such that he witnessed and took part in 78 and 79 in the revolutionary uprisings under aftermath. In the summer of 1979, as the new Islamic Republic was starting its suppression of the revolutionary movements in Kurdistan and proceeding to the solidification of its own security and military apparatus, Satar Abehang joined the Commonwealth. As a Peshmerga, he began photographing his comrades, villages, and the landscapes of war. He also gathered photographs taken by others, filmed daily life, recorded cassettes of speeches and songs, and preserved oral messages sent on cassettes by his family. In a world that sought to erase Kurdish resistance and existence, such acts of recording became a means of insisting on presence. Satar's archive, created in war and exile, contains more than 20,000 photographs, about 5,000 in physical albums, and 17,000 digitized images sent by comrades from afar, as well as VHS tapes, common publications, handwritten letters, and lists of fallen Peshmergas. Its materiality tells its own story. Photos buried by his mother to protect them from raids, film rolls lost during retreats, and cassettes warped by time. The archive holds together images, but also the marks of disappearance. Since 2020, we have been collaborating closely with Satar to transfer his unique collection to the University of Toronto's Scarborough Library. Our documentary film documents this process, the photographer's life work, and how it has shaped his archive. The richness of this collection lies not only in its scale, but in the kind of historical knowledge it produces. Whereas the dominant narratives of post-revolutionary Iran center on leaders, institutions, and military strategies, Koksatar's images document the everyday work of revolution, the shared labor, the study, and the care that sustained it. They show an insurgent visual language born from material scarcity and collective loss. In its aesthetic and ethical dimensions, Koksatar's archive exemplifies what might be called a politics of visual care. Today, as the University of Toronto is cataloging and preserving this collection, the archive continues to evolve. It bridges generations of Kurdish activists and diasporic publics. It also raises larger questions about what archives do, how they mediate between memory and history, how they embody the unseen labor of those who keep them alive. The collection they form is not static, but alive, as the site of ongoing political work. It invites us to think of archiving
not as the storage of the past, but as a form of struggle in the present, a way to keep open the unfinished temporality of revolution. Thank you for your attention.